خدمتي عند منه بقسام هم لشرعي خوادا وهمش لا شرعي رسبيان دا رتاب خيراتي جنابتان كي زور خوشحالين امرو اما زور خوشحالين وكو ريسبي وانجمني گوندی پیرۆمەر هەرسان بە ئەنجامدانی بەهارە گەشتێک بەبێ جیاوازی بۆ هەموو بنەماڵە و خانەوادەکانی گوندەکەمان بۆیە لە ئامادەبوونی برین بە ئامادەبوونی ڕیسپیان و پیاماقۆڵان زانانی گوندەکەمان و باقی خوشکان بران توێژەکان ئامادە بوونە و خەڵکە شێ پێی نەکرایە بەس بە هەر حاڵ بەگشتی ژمارەی زۆر لەو خوشک و برابەرێزانە ئامادەنە لێرەوە ئەمە وەکو نەرێتێکی ساڵانە بۆ زیندوکردنەوەی پەیوەندی کۆمەڵاتی سیرە ڕحم و خزمەتی و یەکریزی و تەبای و تەعاروفی زیاتر و زیندیکردنەوەی چەند یاریێکی کوردەواری وەکو دڵخۆشی بۆ ئامادەبووان ئەنجام دەدەین وەکوشتی تەرفیهی وەڵا بوارماندا ئەوانەی بەهرەدارن لەسەر مەنسەی قسەی خۆیان بکەن و پاشانێش هەندێک یاری کوردەواریمان هەنا لۆ پێکەنین و تەرفیهی ئەوانە خەلاتیشان لەسەرە ئەوانەش بەشەکن لە بەرگەکانی مەراسیمەکەمان کاکە پێویستمان بە ئەم جۆرە فیستیڤاڵانە بەڕاستی زۆر سوودبەخشە بۆ یەک تەبایی و هەم لێ خڕبوونەوە و دووبارە ئاشنابوونەوەی خزمان بێکەوە لەبەرەوەی ڕۆژگاری ئەوڕۆ مخۆمان ئەزانین ینی زۆر هۆکار هەنە کە لە یەکدا ببڕێن خزمەکان لێک دوور بکەونەوە بەڵام ئەم جۆرە فیستیڤاڵ و ئەو کۆبوونەوە گشتیانە بەڕاستی جێگای خۆشحاڵیە هەمومان لێرە یەکدی ئەبینینەوە بێکەوە هەموو سەردانی یەک دێکەن ئیدی یەکدی ئەناسنەوە بەتایبەت لۆنەوەی ئێستا لەبەرەوەی کەمتر هاتوچۆ و بەرکەوتیان لەگەر یەکدی هەیە لە ڕێگەی ئەو جۆرە فیستیڤاڵانەوە زۆر زیاتر بێکەوە ئاشنا ئەبن و خۆشحاڵە بن بە موسى ولا ولاي محمد شيبو او شيبو لا والله لا شيبو يلا عادي زي حالك صح يلا سلو دیارە ئەتوانم بڵێم گەشتە بەهارەی گوندی پیرۆمەر یا فیستیڤاڵی گوندی پیرۆمەر دیارە بە دروشمێکەوە دەستمان پێکردووە کەویش پندێکی پیرەمێردەکە دەڵێ خۆزگەم بەو ماڵەی بێدەمە و قڕا سفرەی تەبایی هەموو کاتپەڕە ئێمە ئەو فیستیڤاڵەیە ئەو گەشتە بەهارە کە هەموو تیرە و بەرەبابەکانی گوندی پیرۆمەر لە خۆ ئەگرێت مەبەسمانەوەیە کە تەبایی ئەو تەبایی کە باو با پیرانمان دروستیان کردبوو ئێمەش درێژە پێدەری ئەو تەبایە بین و هەمومان لەسەر سفرە و خوانێک کۆبینەوە چونکە لە هەر گوند و مەملەکەت و بەرەبابێک ئەگەر تەبای هەبوو هەموو شتە جوانەکانی بەدوای دادێت دیارە ئێمڕۆ هەڵساوین کە بێکەوە بتوانین چەند بەرگە و بابەتێکی فۆلکلۆری پێشکەش بکەین بەڵام ئەوەی ئەو فیستیڤاڵە جیاواز دەکاتەوە لەوانی تر ئەوەیە کە نامانەوێ گوناهباری خوددا بین کەمانەوێ کارێک بکەین هەم خوددا لە خۆ ڕازی بکەین و هەم خەڵکەکەش لە خۆمان ڕازی بکەین ئیدی گۆرانی کارە ئیدی بە حەیرانە بەوتاری مامۆستایان چکەمە مامۆستایانی ئاینیمان هەنا ئەتوانن لیژنەی سەرپەرشتیاری گوندمان هەنا ڕیسپیمان هەنا پیاوە ماقوڵمان هەنا بە هەمومان کارێکی وا بکەین کە دووسەرەبی هەم چێژێبی و هەم سوودی ئەبیتن و هەم ناکۆچیەکان و دوورا و دووری لە یەکتر دوور بکاتەوە و لە یەکمان نزیک بکاتەوە ئینشاڵڵا کارێکی واکەین ئەتوانم بڵێم بەرز و بەڕێز و پەرێز جوان بیتن و کارێکەکەین خودای گەورە لە خۆمان ڕازی بکەین.
ناني ياسر شريف دو سي يلا يلا بلا حسن بس خلاص طب يه دو سي ئەوەیە بەڕاستی ئێمە خزمین ئەگەر خزمین دەبێ برامین ئەگەر خزماتیمان قبول بیت دەبێ برایەتیشمان قبول بیت و بەڕاستی ئەگەر برایەتین قبول نەبیت کەواتە با خزم نەبین ئەوە ئەساس ئینسان کە پەرۆشتی خزمەتی بوو زۆر گرینگە ئێمەش وەکو بابڵین زانان کە مشارەکە ئەەکەین بەڕاستی زیاتر بەسمانە خەڵک لە دەورێک خڕبی تۆ کەسی لە ڕحم بەڕاستی ئاماژەیەکی زۆر گەرەنج پێدرا لە قورئان وەکو خوای گەورە فەرمێ واتقوا الله الذي تساءلون به والارحام تقوا ئەو خوای بکەن کە بەهۆی ئەو خوای بۆ یەک دیکە ئەپاڕێنەوە ولا برويش رحم وسيلي رحم بجدجين وبيغمر إخوة صلى الله عليه وسلم فرمي لا تباغضوا ولا تحاسدوا وكونوا عباد الله إخوانا أفرمي الرق اللي يقدي كهالمقرن برابن تبابن بيك وببن بابرا أما شاء الحمد لله وكم ملتي كرد ملتي مسلمانة جرينجي ما بتوعين لدوري كوبينوا وخزماتي بهز بكين براستي خزماتيش يا بابرين بناغيتي بهزا لو بتوكرني تويجي كومالجا بقشتي بشتي